پەتای سکچوون بە ڕێژەیەکی زۆر لە ناو پارێزگای سلێمانی دەوروبەری زیادی کردووە و ئەمە شتێکی چاوەڕوانکراوە بۆ ئێمە هەموو ساڵێک لەم وەرزانە پەتای سکچوون زیاد دەکات بەڵام ئەوەی کە جێگەی ترس و دڵەڕاوکەی ئێمەیە بەپێی ستاندەردە جیهانیەکان 5-6 ساڵ جارێک پەتای کۆلێرا بڵاوە بێتەوە کە یەکێکە لە خراپترین جۆرەکانی پەتای سکچوون ئەم ساڵ یعنی ئێمە زۆر گومانەکەین کە پەتای کۆلێرا بڵاو بێتەوە بەپێی هەرچەنە تا ئێستا بە پشکنین هیچ وڵاتیەک دەرنەچووە کە کۆلێراوێ بەڵام بەپێی نیشانە سەریریەکان گومانەکەین کە ئەم پەتای کۆلێرا بێ بۆیە ئامادەکاریمان بۆ کردووە داوا لە هاوڵاتیانەکەین پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن چکە بەڕاستی پەتای سکچوونیش پەتایەکە ئەتوانم بڵێم لە قۆناغێکا پەتایەکی کوشندەیە بۆیە ئێمە ترسمان لێ نیشتووە و لەبەرەوەی ژمارەکە زۆر زیادی کردووە لە پارێزگای سلێمانی و خۆتان نەزانن دوێنێ ئیتر بە تەواوەتی جێگەمان لە نەخۆشخانەی شار نەمابوو بۆیە نەخۆشخانەی شەیدێمنمان تەرخان کردووە بەس بۆ پەتایە داوا لە هاوڵاتیانەکەم داوا لە چێشتنگاکانەکەم لە خواردنگا ئەو شوێنانەی کە خواردن نەفرۆشن بە هیچ شێوەیەک سەوزە نەفرۆشن چونکە هەر مەطعەمێک هەر خواردنگەیەک سەوزە بفرۆشێ لیژنەکانی ئێمە بچێتەوێ هەفتەیەک چێشتنگاکەی داخین و بەڕاستی کەیسەکەشی حالەی دادگاکەین چونکە لەوە چێ بێتە هۆی زیانی بۆ سەر ژیانی خەڵک بۆیە ئەمە بەپێی یاسای تەندروستی ئەماماکەین ئەبێ پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن و داوا لە هاوڵاتیانەکەم بەتایبەتی مناڵەکانیان بە هیچ شێوەیەک دەرمانی گیاییان بۆ بەکارنێنن چونکە حاڵەتمانەیە وەزعی تەندروستی گورچی لیان وەستاوە بۆی بەکارێنانی دەرمانی گیاییەوە لە پارێزگای سلێمانی چیان پەیوەندی بە خۆراک و ئاوە هەیە دەستشتن پاک و تەمیزی خۆراکەکە پاک بێت بەتایبەتی ئاو